پڕۆژەی پارکی باخچە هەڵواسراوەکانی بابل لە ساڵی 2023 لە سەرفەرمانی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان فەرمانی دروستکردنی دەرکرا. پاش دیزاینکردنی لە مانگی نۆی ساڵی 2025 دەستکرا بە جێبەجێکردنی. ڕووبەری پرۆژەکە 60,000 مەتر دووجایە. تایبەتمەندیە گرنگەکانی پارکەکە دروستکردنی ڕێڕەوی بەرزەپرد بە درێژایی 415 مەتر. دروستکردنی گردێکی دەستکرد بە بەرزی 6 مەتر. دروستکردنی تونێلی پیادەڕەوی بە درێژایی 7 مەتر. چاندنی نزیکەی 25,000 درەخت. چاندنی چیمەن لەسەر ڕووبەری 30,000 مەتر دووجا. ڕێڕەوی هاتوچۆ بە ڕووبەری 30,000 مەتر. شوێنی تایبەت بە ڕاکردن و وەرزش بە درێژایی 700 مەتر. شوێنی تایبەتی ئاهەنگەکان. دوو نافورەی ئاو بە ڕووبەری زیاتر لە 500 مەتر. هەبوونی پادڵ کۆرت کە شوێنی دانیشتنی 700 کەس دەبێتەوە. کۆشک، کافتریا و شوێنی تایبەت بە وەرزشی پادڵ. دانانی ساوند سیستمی تایبەت. دروستکردنی کوردستان فلاگسکوێر و دانانی 175 ئاڵای کوردستان بە بەرزی 3 مەتر. دانانی بەرزترین ئاڵای کوردستان لەسەر ئاستی جیهان بە بەرزی 63 مەتر. دروستکردنی شوێنێکی ئارام لەسەر گردی دەستکرد بۆ خوێنەران. بەم تایبەتمەندیانە پارکی عەنکاوە دەبێتە یەکێک لە جوانترین و ناوازەترین پارکەکان لە جیهاندا.